کاناڵی بیکەیفۆ لە خەمی هەمووانە و کۆکەرەوەی کوردانە لە تاراوگە و بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. بەناوی خوای گەورە و میهرەبان. خۆشەویستان، ئەمڕۆ لە شاری ئیپسویچ لە بەریتانیا پێتان شادەبین بە بەرنامەیەکی نوێ و تایبەت باز لە پرۆسەی خوێندن و کێشەکانی خوێندن لە وڵاتەدا لە تاکی کووردە. چۆن نەوەی نوێ فێری زمانی کوردی بکەین، چۆن ئەو ئاراستەیە بگۆڕینەوەیە کە لێرە گەورە دەبێت فێری نووسین و فێری خوێندنەوە و فێری بابەتە کللتوریە کوردیەکانی بکەین. لەگەڵمان بن، لەگەڵ پۆلێ لە مامۆستایانی بەڕێز بەرنامەیەکی چڕوپڕ پێشکەش دەکەین. خۆشەویستان، پێم خۆش بوو یەکەم پرسیار ئاراستەی بەڕێبەری خوێندنگەی ئایندە بکەم مامۆستا شکار. مامۆستا شکار، ئەپرسم تا چەند گرنگە لە بەریتانیا برەو بە خوێندن بدرێ، برەو بە خوێندنگاکان بدرێ، تا چەند ئەو ئاراستەیە بۆ خەڵک دروستکەین یاخود بۆ مامۆستایان دروستکەین؟ بەڵێ، دەست خۆش بی. سەرەتا بەخێراتنێکی گەرمتان لێ دەکەین. بەڕاستی بەخێر بێن سەر چاوان، بەڕاستی ئاهەنگەکەتان جوان و ڕازاوەتر کرد. طبعاً خوێندنگەی ئایندە خوێندنگەیەکی یاخود بڵێن پرۆژەیەکی خێرخوازی، خۆبەخشی، فێرخوازی قازانجنەویستە. ئیش دەکات لەسەر ئەوەی کە کولتوری کوردی بەرز بکات، هەروەها مەبەستێتی و ئامانجێتی کە ناسنامەی یاخود چۆن دەڵێ شوناسی نەتەوایەتی و نیشتیمانی بە تێکەڵکێش لەگەڵ بەها باڵا بەرزەکە قیامە جوان و گەورە پەروەردەیەکی ئیسلامی خزمەت بکاتن ئینشاءڵڵا. طبعاً خۆی منداڵی کورد لێرانە زۆر پێویستە بەڕاستی لەلایەن دایک و باوکیەوە بێت، لەلایەن ناوەندەکانی خوێندنەوە بێت گرنگی بدرێتن بە زمانی کوردی، چونکە منداڵ بە تەبیعەتی حاڵ بۆ خۆی لێرانە لەلایەنە عیلمیەکەوە لە سکوڵی ئینگلیزی لە مەسەلەی فیزیا و زانست و کیمیا و ماتماتیک و لە مەسەلە زانستیەکە کێشەی نییە، بەڵام لەلایەنی زمانی کوردی و لەلایەنی ئەخلاق و پەروەردە و بەهای باڵا پێویستی پێێتی بەڕاستی. بۆیە زۆر گرینگە عایلە کوردیەکان، خێزانە کوردیەکان گرنگی بدەن بە خوێندنی منداڵەکانیان لەم خوێندنگایانە و لەم قوتابخانانە. مامۆستا پرسم، ئێوە کەی بوو بیرتان لەم دروستکردنی ئەم خوێندنگەیە کردەوە؟ بەڵێ، خۆی کاتێک کە مزگەوتی نەوڕەسی بە فەزڵ و بەرەکەتی پەروەردگار دروست بوو و بە یارمەتی خێرخوازان، مزگەوتی نەوڕەسی لە ئەولەویەتی کارەکانی ئەوە بوو کە خوێندنگەیەک دروست بکاتن بۆ ئەم شارە، چونکە بەڕاستی لەم شارە چۆن دەڵێ بۆشایی پەروەردەیی و کللتوری زمانی کوردی هەبوو، بۆیە لە ئەولەویەتی کارەکانی ئەوە بوو کە خوێندنگەیەک دروست بکاتن، خوێندنگەیەکی کوردی بێ. دوای ئەوە کە مزگەوتی نەوڕەسی دروست بوو، ئەم خوێندنگەیە هاتە بوون کە ئەم خوێندنگەیە هاتە بوون بەهۆی بارودۆخی وڵات و ئەو پەندامیک و ڤایرۆسی کۆڕۆنا چەند مانگێک بەردەوام بوو، بەڵام ئەلحەمدوللا دوای ئەوەی کە ئەم چۆن دەڵێ کۆڕۆنا نەما، ئەو ڤایرۆسە نەما، دیسان خوێندنگەی ئایندە بە گڕوتینێکی زۆرەوە دەستی پێکردەوە. سوپاس بۆخوا ئێستاش بەردەوامین و لایەزال ئەوەش بەرهەمەکەی بکە ئەمڕۆ بینیتان. مامۆستا، بە دوایین پرسیارە لێ بکەم، تا چەند شەهادەی خوێندکارێک لە وڵاتەیە کە فێری کوردیە بێ، فێری لە خوێندنگەیەکە خوێنێ، تا چەند لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێپێدراوە؟ ئەم کاراسیانەتیان کردووە؟ بەڵێ، ئێمە طبعاً بە حکمی ئەوەی کە تازە دروست بووین ڕاستی خوێندنگەی ئایندە جارێ ئیشمان لەسەر ئەو بابەتە نەکردووە. زۆر خوێندنگەی هەیە کە هەیە لە پێش ئێمە ئیشی لەسەر ئەوە کردووە، کاتێک کە منداڵ لێرە زمانی کوردی دەخوێنێتێن بەو شێوازە معتەبەر بێ یاخود ڕێپێدراو بێت لە کوردستان. خوێندنگەکانی پێش ئێمە بەڕاستی ئیشیان لەسەر کردووە و کە 15 ساڵ و 10 ساڵە لایەزال لەو بوارە ئیش دەکەن، هەتا ئێستا ئەوان نەیانتوانیوە چۆن دەڵێ جێ خۆیان بکەنەوە لەو بوارە. بۆیە ئێمە لە ئێستادا ئیشمان لەسەر ئەوە نییە، بە حکمی ئەوەی نوێن جارێ ڕاستی هیچ ئیشێکمان بۆەوە نەکردووە. مەساوەکو خۆت ئاستی خوێندکار لە وڵاتەیە چۆن هەڵەسەنگێنی؟ چۆن بە خوێندکارێک گەڵێ ئێمە ئاستی پەروەردەیی زۆر باشە؟ سەرەتا بە خێراتنی بەڕێستان دەکەین. بەڕاستی یعنی جیاوازی هەیە لە هەموو گرۆپەکانی خوێندندا، هەم لە قوتابخانە و هەم لە خوێندنگەکەی ئێمەدا. عنی بەڵام ئێمە وا دەبینین کە مەجموعەیەکی زۆر لە قوتابیەکانمان ئاستیان زۆر بەرزە و زۆر بەرەو پێش چوون لەو ماوەکەمەی، چونکە ئێمە تقریباً لە پێش کۆڕۆناکەوە لە 2020ەوە دەستمان پێ کردو کە کۆڕۆنەی بەسەر داهات ئەم فترە دوورە فترەیەکی دوور درێژ دابڕین، دووبارە کە دەستمان پێکردەوە ئێستا منداڵەکان
زۆر پێشکەوتنیان بە خۆیانەوە بینەوە ڕاستە کە دەڵێن یعنی ئاسان نییە چونکە زمانەکەیان کاتی ئێمە عەرەبی و کوردیان پێ دەڵێن هەموو تەلەفوزەکەیان زۆر جیاوازی هەیە بەڵام لە سەرەتادا تۆزێک قورس بوو بەلامانەوە دەمانگوت یعنی وا بیرمان دەکردەوە کە منداڵەکان زۆر ئاسان نییە لە سەرزاریان بۆ نمونە قاعیدەی نورانیان پێ دەڵێن چۆنیەتی خوێندنەوەی قورئانە کوردیە حرفە پیتە کوردیەکانە بەڵام الحەمدولله یعنی بە مروری زەمن لە ئێستادا زۆر باش بوون زۆر پێشکەوتون سوپاس بۆ خۆی گەورە یعنی زمانیشیان زۆر باش بووە. بەڵێ مامۆستا چۆن خوێندکاران فێری قورئان و پەروەردەی قورئانیانەکەن؟ بەڵێ سوپاس سەرەتا بە خێراتتانەکەم بسم الله الرحمن الرحیم من وەکو مامۆستای قورئان و پەروەردە لە ئەدنای ساڵێکە الحەمدولله دەستمان کردووە بە خوێندنی قورئان و هەم پەروەردە بەڵام وەک پرسیارەکە جەنابەت ئێستا دەستپێکێک لە هەم لە کوردستان و هەم لە ئەوروپا قاعیدەی نورانی دەستپێکە بۆ فێربوونی قورئانی پیرۆز بۆ مناڵەکان طریقەیەکی ئاسانە تقریبا کتێبێکە چەند حەڵقەیە لە خۆی ئەگرێ ئێمە لە ڕێی یوتیوب و ڤیدیۆکانەوە و لە ڕێی شەرحیاتی پیتە عەرەبیەکانەوە شەرحیاتیان بۆکەین دوایی لێیان ئەپرسینەوە الحەمدولله چەند تەلەبەیەکی باشمان هەبوو ئەم ساڵ ئیمتیحانمان کردن لە دوای ئەوە قورئان خوێندنێکی جوان فێر بوون بە تەلەفوزێکی پاک بە تەلەفوزێکی جوان الحەمدولله توانیمان طریقەیەکی سەرکەوتومان بەکارهێناوە بۆ ئایندە ئینشاءڵڵا تەلەبەی تازەمانە بێ و نەفسی طریقە دووبارەکەینەوە. سپاس. مامۆستا ئاستی خوێندکارەکان چۆن هەڵەسەنگێنی وەکو سەیفکردنی قورئانی پیرۆز ئایا ئەوانە توانایان هەیە چەند جزئێ لە قورئانی پیرۆز لەبەرکەن؟ بەڵێ بەزیادەوە یعنی لە جێی چاوەڕوانی ئێمەیان نەبوون بەڕاستی الحەمدولله بیدائی کە دەستیان کرد بە خوێندنەوەی قورئانی پیرۆز بێجگە لە قاعیدەی نورانی زۆر ناڕەحەت بوو ئێمە بیدائی پێش قورئانی پیرۆز لە شەهادەوە دەستمان پێکرد لە ئەذکارەکان و دوعای پێش ناخواردن و ڕۆژانە ئەوانی کە پێویستیان بوو زۆر قورس بوو بۆیان بەڵام ئێستا تەسەوڕ ناکەن وەکو جەنابتان لە بیدائی و دەستپێکی ئاهەنگەکە مناڵێکی جوانمان هەڵبژار قورئانێکی زۆر جوان و تەلەفوزێکی پاکی خوێند الحەمدولله تەسەوڕمان ناکرد یعنی ئەو نەتیجەی کە ئێمە لە ئەدنای ئەم ساڵا بینیمان شتێکی سوپرایز بوو چاوەڕوان نەکرا بوو سوپاس بەخوای گەورەش فەزلی خوای گەورەیە الحەمدولله شکر. تا چەند دیراسەیەک یاخود کتێبێکی لە کوردستان کە خوێندکارێ لەبەر دەستایەتی خۆی فێری زمانی کوردیەکە خۆی فێری پیتەکانی زمانی کوردیەکە تا چەند ئەو کتێبەی کوردستان بۆ ئێرە ڕێپێدراوە یاخود ئێوە مەنهەجێکی تایبەتتان هەیە؟ سەرەتا بەخێرهاتنتان دەکەم بەخێر بێن بەنسبەت وانەی کوردیەوە بەس تۆزێک کێشەی لەهجاتمان هەیە بە حکمی ئەوەی کە لێرە قوتابیەکانمانەها زمانی ئینگلیزی دەخوێنن کتابی کوردیش الحەمدولله زۆر باشە سێ کتابمان هەیە ئەوانەی هەندێکیان هەر زۆر باش دەنووسن و دەشخوێننەوە تەلەبەی زۆر سەرکەوتومان هەیە لەو بوارەدا بەڵام هەندێکیان بە بۆنەی ئەوەی یعنی کەمتر لە ماڵەوە یا دایک و باوک لەگەڵی خەریک بوونە بەس الحەمدولله لە ئێستا لە قوتابخانەکەی ئێمەدا زۆر باش ڕاست یعنی چونکە زمانی خۆمان نییە تۆزێ ئەو شتە زۆر زەحمەتە بۆ تەلەبەکان یا بۆ نمونە ئەگەر وێنەیەکی دێنە بەرچاوی خۆیان زیاتر ئەوان بە ئینگلیزیەکە دێڵێن بەس الحەمدولله ئێستا یعنی زۆربەی هەرە زۆری قوتابیەکان ویان لە هاتۆ وێنەکانیش هەر بە کوردی بێڵێن و قسەکردنیشیان هەر لە مەکتەبەکەی ئێمە بە کوردی دەست پێ دەکەن الحەمدولله زۆر باشن و زۆر سەرکەوتوشن و کەم تەسەوڕیشمان نەدەکردکەوا بێ بەس زۆر الحەمدولله زۆر باشن. سەلامت. مامۆستا ڕزگار ئەپرسم تا چەند گرنگە خوێندکارەکان فێری شەریعە بکرێن فێری ئاینی پیرۆزی ئیسلام کرێن فێری پەروەردەی ئیسلامی بکرێن ئەمە تا چەند گرنگە بۆ مناڵ کە لەم وڵاتەیە بتەوێنێتەوێ لە ناو خوێندنگە ئۆرجیناڵەکەی خۆیە کە فێری زمانی ئینگلیزیەکەن یاخود سکوڵی ئەم وڵاتەیە فێر ناکرێن تا چەند ئەمە گرنگە بۆ مناڵی ئێستا؟ بسم الله الرحمن الرحیم بەخێراتتان دەکەم زەحمەتتان کێشاوە سواز بۆ ماندووبوونتان بەڕاستی ئەوەی کە ئێوە ئەمڕۆ بینیتان سەر تاپا کارێکی خێرخوازیە ینی کوردانی ئەم شارە لەسەر بوجە و گیرفانی خۆیان ئەمەیان کردووە مامۆستا بەڕێزانی تۆ دەیان بینی هەموو ئەو کاتێک کە هەیانە بۆ ئیسراحەت و وەکو لێرە پێی دەڵێن ویکەندەوان ئەو کاتەیان سەرف کردووە بۆ خزمەتی ئەم منداڵانە بەڕاستی کولتورێکیان زیندوو کردووەتەوە کە لە ناو کووردا پێشتر هەبووە کاتی خۆی لە
شاری سلێمانی بڵێن ئێمە خەستەخانەی علی ناجیمان هەیە مزگەوتی علی ناجیمان هەیە ئەو بزم زمانانە ئەو فکریان هەبووە بەڵام لەم ساڵانەی ئەخیردا ئەوە کەمێک کاڵ بووەتەوە الحەمدولیلا گوژموتینێک هەیە لێرە خەڵکانە هەستیان بەوە کردوێتەوە کە ئەو وەکو ڕوحیان وایە دەبێت زیندوو بێتەوە بەنسبەت پرسیارە کەشتەوە بێگومان شریعەت فقهەکان بەپێی سەردەم دەگۆڕێن ینی ئەمڕۆکە ویستێک هەیە کەەوە ئەم خەڵکانە ئاشنا بن بە فقی سەردەم ئەوەی کەەوە ئەمڕۆکە ئەم گۆڕانکاریە تازانە هەن پێشتر نەبووە ئەو دیراسە فقیانە چین کە چۆن بتوانێت گونجایشن دروست بکرێت لە بینی ئەوەی کە ڕوودەدا ئەوەی کە دێتە پێشەوە لەگەڵ فقی ئیسلامیدا بەڕاستی پێویستی بە خوێندنەوە هەیە بە دیراسەیەکی معاصر هەیە پێویستی بەوەیە فکرێکی تازە بە منداڵانەین بکرێ بۆ ئەوەی ئیسلام تەرح بکرێ وەکو نوێگەراییەک تێیدا ینی بە ئەسلوبێک کە ئیسلام خی گەورە نردویەتی بۆ هەموو سەردەمەکانە بۆ هەموو قەومەکانە لێرەشدا تێکەڵاویەک هەیە دەبینی کوردە و دراوسێکەی قەومێکی ترە کوردە و دراوسێکەی دیانەتێکی تری هەیە ئەمە پێویستی بە ئاگابوونێگەیە کە چۆن معاملە لەگەڵەوە بکە چۆن ئیسلام ئەتوانێت کەڵکی پێ بگەیەنێ ئیسلام بێگومان خی گەورە نردویەتی بۆ چارەسەرکردنی کێشەی مرۆڤەکان بۆ سەرتاپا بەشەریەتە جا لێرە ئەو گژموتی نەهاتوەتە کایەوە ئینشاءڵڵا ئەوەی کامڕۆ بینیتان دەست پێکە لە خی گەورە داواکارین کە سەرگەوتومان کاتەوە مامۆستا بەڕێزانش جۆدیان سپاس بۆ ئێوەش بۆ مامۆستا شادان ئەپرسم خوێنکار لێرە لەسەر قەڵەم و کاغەزێ فێری ئەلفوبێ ئەکرێ یا لەسەر بۆردێک یا بە کۆمپیوتەر کۆمەڵێک بابەتیان پێڵن یا بە یوتیوب یا بە هەر بابەتێکی ترێەوە فێریانەکەن دەست خۆش بێ سەرتا بەخێر بێن ئێمە لە خوێندنگەی ئایندا منهەجمان هەیە بڵێن هەر کڵاسی هەر ئاستەی دوو کتێبمان هەیە جگە لەوەش کاتێک ئێمە لە پۆلا دەست بە خوێندکاران ئەڵێن لەسەر وایت بۆرد بۆیان ڕوونەکەینەوانێت شێوازی نووسینی پیتەکان پاش ئەوەش ئێمە دەفتەرمان بۆ داناون هەفتانە پیتێگە خوێنین بۆیان ئەنووسین لە دەفتەرەکانیانە پێویستە لە ماڵەوە بڵێنەوە واجبێگە بێ بە ماڵەوەیان کە بیکەن جگە لەوەش ئێمە هەر کلاسی گروپی خۆی هەیە لە ڕێ ئەو گروپەوانێ لینکی یوتیوبیان بۆ دانین کە لە ڕێوە شۆتانین گوێ بگرن و ئەو دەرسی کە لە مەکتەب خوێندویانە لە ماڵەوە پراکتیزی بکەن شادان چۆن تاقیکردنەوەیان پێیەکەن چۆن ئاستەکانیان هەڵەسەنگێرن ئەم خوێنکار لەو زیرەکترە ئەو سعی کردووە ئەو نەی کردووە جاران کە ئەکرا ئیملا لەسەر دەئەکرا ئێستا لەسەر سەد دەکرێ نازانم تۆزە شتەکان جیاوازە لە کوردستان لەگەڵ ئێرەیە چۆنم تاقیکردنەوەیان پێیەکەن چۆنم ئاستەیان هەڵەسەنگێنن بەڵێ ئێمە کاتێکە چەند پیتێگە خوێنین بۆ لە چوار پی دەخوێنین و تێستێکیانەکەین تاقیکردنەوەیکیانەکەین تاقیکردنەوەکەش لە ڕێگەی بڵێن وشەیان پیشان ئەین کە پێشتر بۆکو هۆمۆرکەیان بۆ لە ماڵەوە واجبیان بووە وشەکە بە ئینگلیزی خوان ئەوڕە دەیزانن ئەبێ بە کوردی فێر بوو بن ئێمە تەنها وشەکەیان بۆی خوێنینەوەوانە ئەبێ بزانن چ پیتێکی تیا دەنگی چ پیتێک لەو بڵێن لەو وێنەیە هەیە بەو شێوە تێستیانەکەین هەر چوار پیت جارێک بڵێن هەر چوار بیت خوێن و تێستێکیانەکەین پاشان لە کۆتایی ساڵیشە تێستێکمان بۆ کردن و هەڵسەنگاندنمان بۆ کردن ئیمتحانی ڕۆژانەکانیان تێستەکانیان لە دەیە بەس ئەوەی کە لە کۆتایی ساڵە کردومانن لە 100 بۆمان کردوون و ماشەڵڵا ئاستێکی زۆر باشیان هەیە و زۆر باش فێربوون مامۆستا مێغداد یەکێکە لەو مامۆسایانەی کە من ئەمڕۆ کە بینیمە هەر بە جلێکی کوردی و بە جامانەیەکی کوردیەوە مامۆستا سڵاوی خی گەورە لێبێ مامۆستا پرسیارێکم هەیە تا چەند گرنگە مناڵان فێری کللتور و دابوونەریتی کورد کرێ زۆر سپاس بەخێر بێن سەرچاو ڕاستی چەند زەرورە کە مناڵ فێری خوێندنەوە و نووسینی زمان بکرێ ئەگەر زمانی ئینگلیزی بێ یان کوردی وەرزمانێکی تر دوو هێندە بەڕێی من گرنگە فێری دابوونەریت و کەلتوری خۆمان بکرێ
لێرە عیلەکان فامیلیەکان بە تایبەت یعنی چالنجێکی زۆریان لە بەردەستە بەڕاستی ئەرکیان زۆر قورسە یعنی ئەو کەلتورەی ئێمە کە فێری بوون ئەو باگراوندە سەقافیە ئەو کەلتورە لە ناو گەلی خۆمانە ناو مجتەمەعی خۆمانە لە کوردستان فێری بووین ئێستا یعنی لێرە نامۆیە بۆ ئەم مناڵانە ئەرکی باوکودایکانی زۆر قورس کردو ئەبێت دوو جار هەڵ بدەن فێریان بکەن چونکە مناڵان لێرە ئاشنای کەلتورێکی ترە بن کەلتوری ئەم وڵاتەیە حەقی خۆشیانەوە مناڵانە ئەنجا تو ئەبێ بێ هەم کەلتوری ئەم وڵاتیان بۆ شی بکەیتەوە و پێیان بڵێ چۆنە و کەلتوری خۆشمان هاوتەریبی لەگەڵ کەلتوری ئەم وڵاتانە زیندوو بکەیتەوە ئەنجا یەک شتر هەیە زۆر گرنگە بۆ مناڵی ئێمە لەبەر ئەوەی هۆکار سەفەر زۆر کەمە یعنی بەهۆی حکمی مەشغەڵیەت و ژیان و قوتابخانە لێرە ئەو کاتە کەمەی هەیە عیلەکان ناتوان جاروایە زۆر قورسە بتوانێت هەموو ساڵی سەفەر بکە ئەمەی ترە ئەرکی دایک و باوک قورسەکە کە فێری کەلتور بکرێ یعنی ئەمە بیرمان کردەوە لە پرۆژەی مزگەوتی نەورۆسیە یعنی تەنها مزگەوت بچووک نەکەینەوە بەس لە مەسەرەی نوێژ و عیبادەتە ڕاستی مزگەوت ئەرکێکی تری گەورەی تری خصوص سەرشانی خۆی وەکو ستافی مزگەوت وەکو ئەندامانی وەکو ئیداری مزگەوت ئەویش شانبەشانی بابەتە عیباداتیەکان بابەتە پەروەردەیەکە و خوێندنی مناڵ و فێربوونی زمانی کوردی و کەلتور و عادات و تەقالید و دوایەوە تێکەڵاوی دروستکردن لە نێو مناڵەکانە تێکەڵاوی دروستکردن لە ناو عیلەکانە ئەو مناڵانە ئێستا فێر یعنی زۆر باش باوەڕ ناکەم جیاوازیەکی زۆریان هەبێ لەگەڵ مناڵی کوردستان لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی کەلتوریەوە مامۆساکان ئەرکی زۆریان لەسەر شانە ئێمە لە کۆبنەوەی مامۆسایانە باسی ئەومان کردووە لەگەڵ مامۆسایان ئێوە ئەرکتان جگە لەوەی کە فێریانەکەن فێری خوێندن و نووسینەوە ئەرکە پەروەردەیەکە دووجار قورسەوێ بەسەردانە چونکە ئەلەم کاتە ئەگەر تۆ توانیت مناڵ پەروەردە بکەی ئەوە کە گەورە بوو تۆ ترست لێ نییە ئەگەر دیوار ئەساسی بنتەمەڵی بەیسەکەی ڕێک و پتە بوو کە گەورەش بۆ تۆزێک لار بێتەوە ئاسانە ڕازبوونەوەی ئێمە چەنها چیرۆکمان لە قورآنی پیرۆزە هەیە باسی پەروەردەکە یان حەزرەتی یوسف کە کاتێک مناڵێکە دیتە لە قوتابخانەی یعقوبا پەروەردە بووە ئەو مناڵە بەو ساڵان کە ئەڕوا بۆ میسر و لەناو ئەو عەشامات و لەناو ئەو پێشکەوتڵخوازیەی فیرعەونەکان و لەناو کۆشک و لەناو خوای گەورە هەموو لایەگاوەدان کا و دەستی هەموو ئەم مامۆستا بەڕێزانە و مامۆسایانی کە هاوکاری ئەم خوێندنگەیەن و خوێندنگەکانی کەن لە بەریتانیا و دەوروبەری و سپاس بۆ هەموو لایەکە پشتیوانی هەر پرۆژەیەکی خەیرین خوای گەورە هەموو لایەگاوەدان کا و سپاس بۆ هاوکاری خۆشەویستم شەموز نادر لە کەناڵی بیکەیفۆ لەگەڵمان بن بەردەوام بەرنامەی نوێ کاتێکی خۆش ماڵاوە. کەناڵی بیکەیفۆ کەناڵێک بۆ هەمووان